سەد ڕەحمەت لە هونەرمەندی هێژا بەیتۆژان بێ. بەیتۆژان بڕاستی هونەرمەندێکی گەلێکی بڕح و گەلێکی سترانە خۆ زوود گەهاندە دلێ ملەتی خوا وەختێ دستران. بەیتۆجان دەنگیویژی نەژوا دەنگی بقووەت بوو لێ دەنگیوی بڕاستی هەموو ڕح بوو هەموو ئەحساس بوو. ئەز نکارم دەقەکی دووە سەر بەیتۆجان و ژیاناوی هەمووی پیشدەڵم لێنۆ بەیتۆجان ئینسانێکی تایبەت بوو یعنی شپێسیال بوو دەنگیوی تایبەت بوو ئەوایی گوتگۆت تایبەت بوو. ڕاستی خەسارەتێکە گەلێکی مەزن بوو هەر چار پارچی کوردستانی لێنۆ هەر چار پارچە گەلێکی حیز ڕەحمەتیە بەیتۆجان دکردن. ئەز وێت بێژم ئەز هێویدارم جێوی جنەت بێ و ناوێ بەیتۆجان وێ بمێنێ لێنۆ ڕاستی مەدرسەکەوی تایبەتی هەبوو و هەموو ملەتی کورد هەر چار پارچە حیجسترانیوی دەنگی دکردن. دلێوی تشە بوو بڕاستی وەختێ دەگوت بە ئێش دەگوت بەلەو گەلێک سرانی ئاڤینی بوون لێ بە ئێش و کول دەگوت دەروی وڵات زارۆک بووناوی ئەس باوەرم گەلێک تشت هەبوون تەئسیراوێ بەیتۆجان بوو. ji ber wê yekî jî wextê beytocan stran digot hemû reh bû. Ez sersaxiya malbata wî dikim û ez sersaxiyî ji her çar parçeyê Kurdistanê dikim bo rehmetiyê hunermend beytocan هێویدارم جێوی جنەت بێ. ئەز هێویدارم گۆ ملەتی کورد هەیژ هونەرمەندێ خۆ هەبێ و ڕاستیژی هەیژی هەیە یعنی ئەم بێژن نەبێژن هەیژی هەیە. سەرێ ملەتی کورد ساغ بێ بچوونە هونەرمەند بەیتۆجان وەکە هونەرمەندێکی کورد ئەژی سەرساغیەش مالباتاویرا و دیرۆکاوی هونەررا و سلااف دکم وەز بێ سەد ڕەحمەتا خودێ بەیتۆجان بێ.